چی ڕوودەدات گەر هەموو بۆمبە ئەتۆمیەکانی جیهان بتەقنەوە؟ ڕاهاتوین هەموو بەیانیان چاوەیان قاوە بخۆینەوە، هەموو شەوێکیش لە نێو پێخەفە گەرم و نەرمەکان بخەوین، ئێوارە خوانێکی خێزانی ژەنجام بدەین، وا بیر دەکەیتەوە تا چەند وەها بمێنیتەوە. ئەی گەر ڕۆژێک لە بەردەم پەنجەرەی ماڵەوەت لە جیاتی جریوەی باڵندا دەنجی بۆمبێکی گەورە گوێ لێبێ، ئاسمانە شینەکەش بە ڕەنجی سوتا و خۆڵەمێشی دووکەڵدا بپۆشرێ، تیڤیەکەت بکەیتەوە ببینی کە کارەساتێکی جیهانی ڕووی داوە، وێزگە ئەتۆمیەکانی جیهان تەقیونەتەوە دانە بەدانەیان. ترس و دڵڕاوچەی وا دەکات بیر بکەیتەوە لە دوای ئەمە چی ڕوودەدا. ئەم حاڵەتەش لە ئەزموونێکی ڕاستەقینە وەرگیراوە. نزیکەی 430 وێزگەی ئەتۆمی لە جیهاندا هەن، 200 دانەشیان ئێستا لە جیهان کاران، هەندێکیان لە نێو ژەردەریاییدان، هەندێکیان لە نێو کەشتیە زەبەلەحەکانی دەریان. تەنیا لە سەدەی 21 ژمارەی وێزگە ئەتۆمیەکان بۆ 898 دانە بەرز بووەوە. ئێستا وێزگانە زۆر بەهێمنی و بێکێشە کار دەکەن، وزەی پێویست بۆ کەرتی کارەبا و کارگە زەبەلەحەکان دروست دەکەن، بەڵام گەر هەر هەمویان بەیەکەوە بتەقنەوە زەوی دەبێتە دۆزەخێکی گەرم. مرۆڤایەتی چی بەسەردێ چۆن پلانمان بۆ کارەساتێکی وەها داناوە. ئەم وێزگانە بۆ چەنە گەرێک لەوانەیە بتەقنەوە. ئەگەرێکیان سەرکردە سیاسیەکانی جیهان کە دوژمنی یەکن لەسەر شاشە تەوقە لەگەڵ یەک دەکەن، لەوانەیە ئەم چەکە لە جیەک بەکار بهێنن، یانیش گروپە تیرۆریستەکان ئەم وێزگانە بتەقێننەوە، یانیش ڕێکخراوێکی نهێنی کە حەز بە چارەی مرۆڤ ناکە کارێکی وەها بکە. گەر تەقینەوەکان ڕوویاندا یەکەم شت دایکە زەوی وەڵامێکی خێرای دەبێ، هەموو شوێنێکی زەوی بوومە لەرزەیەکی گەورە دەیگرێت، هەموو شتێک دەست بە ڕووخان دەکا. هەموو بوونەوەرێکی زەوی ڕاستەوخۆ گیان لەدەست دەدەن. هەندێک زانە دەڵێن هەندێک مرۆڤ هەوڵ دەدەن بستنە دەرەوەی زەوی، لەوانەیە لە دەرەوەی هەسارەکە بمێننەوە تاوەکو 6 ساڵ، تاوەکو دایکە زەوی هێمن دەبێتەوە ئینجا دەست بە گەڕانەوە دەکەن. بێگومان ئەمانە هەمووی خەیاڵی زانستین، بەڵام بۆ چەند جار پێشبینی زانایان ڕاست دەرچووە. زانایەک بە ناوی ئارثەر سی کلارک بەدەیان ساڵ پێش دەرچوونی یەکەم مانجی دەستکرد بۆ ئاسمان پێشبوونی ئەوەی کردبوو. زانایەکی دیکە بەدەیان ساڵ پێشبینی تەقینی یەکەم بۆمبی ئەتۆمی کردبوو. بزانین زانایان لەسەر ئەمەگەرە گەورەیە چی دەڵێن. لە دوای ڕووداوەکانی هیرۆشیما و فیکۆچیما زانایانی ژاپۆن لێکۆڵینەوەیان لەسەر کارەساتێکی لەم شێوەیە کردووە. دەڵێن گەر هەموو وێزگە ئەتۆمیەکان بتەقنەوە، هێز و کاریگەریەکەی 500 جار بەهێزتر دەبێت لەوەی بۆمبێک لە شوێنێکی بچووک بتەقێنرێتەوە. ژیان لەسەر زەوی گونجاوی خۆی لەدەست دەدا تاوەکو 156 ساڵ. دوای لە ناوچوونی هەموو شتێک لەسەر زەوی گەردەلو لە ئاگریەکان تاوەکو 5 کیلۆمەتر لەسەر زەوی بەرز دەبنەوە. گڕەکانیان هەموو مادەیەک دەکەنە خۆڵەمێش. دوای چەند ساڵێک زەوی هەموو یەک پارچە ئاگر و دووکەڵ دای دەپۆشێ. ڕووناچی ناگاتە سەر زەوی، ئەمە ژوا دەکات زەوی سارد بێتەوە، بەڵام ساردبوونەوەیەک لەژێر 50 پلەی سەلیزی بێ. هەموو شوێنێکی زەوی دەست بە بەستان دەکات. دوای 156 ساڵیش زەوی دەست دەکاتەوە بە ژیان و هەسارەکەمان ڕزگاری دەبێت. گریمانەیەکی دیکەش هەیە دەڵێ گەر وێزگەکان بتەقنەوە بەڵام ئاگر و سووتان ڕوونەدا، ئەوە تەنیا تشکدانەوەی ئەتۆمی دروست دەبێ. ئەمەش کاریگەری لەسەر DNA هەموو کەسێک و بوونەوەرێ دەکا. وا دەکا ژیان زۆر ئەستەم بێ، بەڵام جیناتی بوونەوەر تێک ناچێت، تەنیا گۆڕانکاری دروست دەکا، واتە بازدانی DNA دروست دەبێ. دارەکان درێژ و باڵاتر دەبن، پەلەوەرەکان وەکو مەڕێک گەورە دەبن، مەڕەکانیش بەقەد چێڵێک، چێڵەکانیش بەقەد داینەسوورێک زەبەلەح دەبن. نازانرێ مرۆڤ چی بەسەردێ، هەندێک دەڵێن وەکو بوونەوەری سەیری لێدێ و تەمەنی زۆر کورتتر دەبێ. لە کۆتایی ڕوودانی کارەساتێکی لەم شێوەیە ئەستەمە ڕوو بدە، چونکە سەرجەم وێزگەکان گرنتی 100% پاراستنیان هەیە، بەڵام گەر ڕووداوێکی سروشتی وەکو لافا و گەردە لە ڕوو بدە، ئیدی ئەم وێزگانە دەست بە تیشکدان یانیش تەقینەوە دەکەن. ئەمەش ڕۆژی ڕەشی هەمووان دەبێ.